بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خانووە بێتاپۆکان تەملیک دەکرێن. بۆ مەبەستە سەرۆکی شارەوانی سلەیمانی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ساز کرد و ڕایگەیاند سەرجەم ئەو هاوڵاتیانەی خانۆکانیان دەکەونە سنووری ماستەرپلانی شارەوانی سلەیمانیەوە سوودمەند دەبن لەو بڕیارە و خانۆکانیان تاپۆ دەکرێت. داواشی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرد بە زووی لیژنەیەک بۆ ئەو مەبەستە پێک بهێنێت. ژمارەیەک خانووی متەفەڕیقە لە سلێمانیا هەبوو کە پێشتر بڕیاری 241 هەبوو بۆ تەملیکردنی ئەو خانوانەی کە زیادەڕەو بوون کاتی خۆی، بەڵام لەگەڵ نەخشەی بنەڕەتی شارەوانی سلێمانیا گونجاون بۆ تەملیکردنی ئێو خانوانە مقابلی ئەوەی کە پارێکی ڕەمزیان لێ بسەنگرێت. هەندێک لەو مامەڵانە دواکەوتون لە کاتی خۆیان بۆی کێشەی دادگاوە و یاخود هەندێک کێشەی کۆمەڵایەتی هەبووە ساغ نەکراونەتەوە. ئێمە چەند جارێک لەو زەویانە کە کردومانە بە لیستێک ئەنجومەنی وەزیران بڕیارە بۆ دەرکردوین و تەملیک کراوە. ئاخر وەجبە کەمامان بوو ژمارەیەک بۆ لەوانە کە ئەکەونە مەنتیقەی هەم ڕاپەڕین و هەم بەکرەجە و هەم متەفەڕیقە لە ناو شاری سلێمانیا کە بە جیاواز لە هەندێک ڕێکە کۆنەکانی سلێمانیا هەبوون. تێگڕا 313 خانوو تەملیک دەکرێت لەسەر خاوەنەکانیان کە بە ناو هاتووە، یعنی ناوی هەر 313 کەسەکە تهدید کراوە کەمە مامەڵی کۆنیان هەبووە. 105 خانووش بە دیژە نیشتەجێ شارەوانی دەستنیشانی کردواتە ئەو خانوانە زیادەڕەون لەگەڵ نەخشەی بنەڕەتی شاری سلێمانیان ناگونجێن ئەبێ بڕوخێنرێن لا ببرێن، بەڵام بڕیاریان بۆ دەرچووە مەقابلی خانوەکانیان کە زەوی نیشتەجێیان بدرێتێ. ئەم بڕیاری کە دەرچووە هەموو خانوویەک ناگرێتەوە کە بە زیادەڕەی لە سلێمانیا دروست کرابێت. بڕیار کە وەختی خۆی دەرچووە بڕیاری ژمارە 6 لە ساڵی 2012 سەرۆکایەتی هەرێم پەسەندی کردووە ئەو بڕیارە بۆ تەملیکردنی هەموو ئەو خانوانەیە کە دەکەونە حەڕەمی گوندەکانی سنووری ماستەرپلانی سلێمانیەوە. ئەو ئەرکەی کاکەیەتە سەر سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و دایرەی تاپە و دایرەی زەراعە لەگەڵ بەڕێوەبەرایەتی خانوبەری میری هەموو ئامادەکاریەکمان هەیە بۆ ئەوی کە بتوانین جێبەجێ بکەین. سەرۆکی شارەوانی سلەیمانی داواشی لە هاوڵاتیان کرد لە کاتی کڕینی هەر زەویەک لە سنووری گوندەکانی شارەوانی سلەیمانی سەرەتا سەردانی شارەوانی و بەڕێوەبەرایەتی تاپۆ بکەن بۆ دڵنیابوون لەو زەویە کە دەکەوێتە سنووری شارەوانی یاخود نا. کا لە خەڵکی سلێمانی یەکەم لەو کەسانەی کە خوازیارن و یاخود کڕین و فرۆشتنی زەویەکەن و یاخۆی ئانێ زەوی نیشتەجێی بکڕن لە سنووری گوندەکانی شارەوانی سلێمانیدا خەڵکانێکی زۆر هەن دەستی خەڵگە بڕن لە نووسینگەکان، ئەو خەڵکانەی کە خۆیان بە گەورە و بە سەرکردەی ناوچەکانی دەوروبەری سلێمانی ئەزانن خەڵکانێکی زۆر زەویان پێ فرۆشراوە، هیچ ئەوەلیات و ئەسڵ و فەسلی نییە. هەر کەسێک زەوی ئەکرێت ئەرک بکێشێت سەردانی تاپۆ یاخ شارەوانی سلێمانی کابزانێ ئەو وەرەخانەی کە ئەیەن پێی ڕاستە یا درۆیە. لە سنووری ماستەرپلانی شارەوانی سلەیمانی زیاتر لە 25 گوند هەیە. زیاتر لە 20,000 هاوڵاتیش سوودمەند دەبن لە بڕیارەکەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە خانۆکانیان بۆ تاپۆ دەکرێت. هەروەها پرۆسەی تەملیکردنی خانۆ بێتاپۆکان بەردەوامی دەبێت و سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستانیش دەگرێتەوە.